لە ماوەی ڕابردوو تا ژماری توشبووان لە شاری سلێمانی بە شێوەیەکی گشتی دابەزینێکی خێرای بینی بە خۆیەوە کەویش بە سپاسەوە بەهۆی پابندبوونی هاوڵاتیانەوە بوو بەڵام بەداخەوە فترەیەکە ژمارەکان هەڵکشان دەبینێتەوە بە خۆی ڕاستە هەڵکشانەکان زۆر نین و مەودا درێژ نین و زۆر خێرانین بەڵام هەرجێکی نیگەرانی ئێمە چکەوای کردو کە نەخۆشخانەکانمان جارێکی تر نزیک بن لە پڕبوونەوانێ ڕاستە ئێستا ئەو ژماری کە لە ناو نەخۆشخانەکاندا ناڵین ئێمە هەموو نەخۆشخانەکان پڕبوون بەڵام ناکرێت ئێمە وەختێک بیر لە ڕێکارەکان کەینەوە کە نەخۆشخانەکان بگاتە ئەوەی کە پڕ بێت و خەڵک توشببووی کۆرۆنا بێ شوێنی نەبێت لە ناو نەخۆشخانەکە یاخود خوا نەخواسەوا بێ کە ئێمە پێویستیمان بە کەرتی ئەهلی بێت چکە ئەوەی جێی شانازیە بۆ شاری سلێمانی تام سادە هیچ توشببوویەکی کۆرۆنا لە نەخۆشخانەیەکی ئەهلی چارەسەر نەکراوە و پلانی شێوەکو دوێنێ بەڕێز بەڕێوەبەری گشتی لەگەڵ پارێزگای سلێمانی و ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO دا کە پێشنیار کراوە بۆ وەرزی پاییز کە تەسەورە پێشنیار دەکرێت کە جارێکتر ئامارەکان زیاد بن یاخود هەڵکشانی خێرا بینێتەوە نەخۆشخانەیەکی گەورەتر تایبەت بە کۆرۆنا دروست بگرێت و ئیمڕۆ ئێمە 82 حاڵەتی نوێمان هەبوو توشبوون بە کۆرۆنا ڕاستە ئەم ژمارەیە زۆر نییە بەڵام ئەمە جێی نیگەرانی ئێمە لەبەرەوەی لە ئێستادا بەشێک لەوانەی کە توش دەبن باری تەندروستیان ناجێگیرە بەراورد بەوەی کە جاران ئەگەر 100 حاڵەت 120 حاڵەتە بۆیان ڕەنگە 20 حاڵەت یاخود 10 حاڵەتێکی بەڵام لە ئێستادا ژمارەکە بەراورد بەوە ڕێژەکە زیای کردو ئەمە ژوای کردو ناو نەخۆشخانەکان قەرەباڵغەیەکی زیاتر ببینێ بەراورد بە ڕابردوو.